نقشەکان سڵاو لێبێ ڕۆژی ئاڵا لێ پیرۆز بێت چۆنام ڕۆژلی کوردیت لە بەرانیە. سپاس پیرۆزبای ڕۆژی ئاڵا لە بەڕێست و لە سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستانەکەم ئێمە ئەمڕۆ خۆشحاڵین کە بەشداریمان کرد لە یەکێک لە قوتابخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و لە هەمان کاتە چەند پرۆژەیەکمان هەبوو لە نۆژانکردنەوە. کۆی پرۆژەکانمان کە بەدەستمانەیە لە پڕی 150 میلیۆن دینارایە، بەڵام ئەمڕۆ هەندێکیان تاوا بوو تەسلیممان کرد لە ڕۆژە پیرۆزەدا. زۆر خۆشحاڵ بووم، وەڵام ڕۆژلی کوردیم لەبەر نەکردووە لەبەرەوەی ناڵم سەردانی ئەو قوتابخانانە ئەەکەم تۆزە پێویستیم بە جلوبەرگی گورج و گۆڵە، لەبەر ئەوە ئەینا زۆر بە خۆشحاڵی و بە شانازی و حەزمە کرد لەبەریکەم بەڕاستی. کارەکەی سەرماژ نییە تۆزێک جوواکەی سارد، بەڵام زۆر گوێنام بە سەرما لەبەرەوەی بەڵام وەکووتم پێویستیە کرد ئەمڕۆ سەردانی چەند قوتابخانەیە بکەم، بۆیە پێم وا بوو ئەگەر پۆشاکی ئاسایەکە لەبەرکەم باشترە. هەمیشە نەخشەکان بۆ ناسراوەکە لە بۆنەکان ئاجلی کوردی جوان و ڕەسەن لە بەرەکات. کێم جلانت بۆ هەڵەبژێرێ، کێ یارمەتی دەیە لە ستایلکردنیانە؟ وەڵایی تقریبان هەر خۆم هەنێجار ڕاوێژیشەکەم بە کچەکانم بێگومان زۆربەی خۆم یعنی هەڵێ بژێرم و سەیری جلی دایکم و کەسوکارەکەم کردو لە چۆنا حەزم کردو هەر شێوەیەکی ڕەسەنی هەبێ بەڕاستی. هیوادارم بەدڵی تۆش ئەوانیش بێت. هیچ شوێنێکی دیاریکراوە هەیە جلی کوردی لێ بکڕیان هەر شوێنێک بێت؟ وڵی هەر شوێنێک شتی ئەوەی ڕاستی بێم ساڵ هیچم نەکڕیوە. وڵی ترس تۆزێک بارودۆخێکی تایبەتیم هەبوو، بەڵام یعنی من جلەکانم ئەوە نییە بڵێم هەموو ساڵێک چەند دەستێک ئەکڕم، هەوڵێم تێکەڵیان کەمەوە بەیەکەوە لەبەرەوەی جلی زۆریش بکڕیت جێ نییە داینێ، لەبەرەوە حەزەکەم تێکەڵیکەم و زۆر حەزم لە کۆمەڵی ڕەنگیشە، بۆیە بەردەوام هەوڵەیەم تێکەڵیان کەم و بیان گونجێن و بۆی کەمترین جل بکڕم، نەک لەبەرەوەی کە بڵێم توانام نییە، بەڵام یعنی شوێن هەڵگرتن و پاراستنیشی تۆزێ ئەرکە. کام ڕەنگانە هەیە زۆر حەز لێتی؟ وڵا حەزم لە سەوزە، لە مۆرە، لە زەرد، لە شین، ئێتە بەس بە تێکەڵی ئەوانە، بەس زۆری حەزم لە مۆرە. حەز لە ستایلی تازنیان هەر حەز لە ستایلە ڕەسەنەکانە جلوبەری ڕەسەن؟ وڵی خۆی کوچلی کوردی یەک جۆر ستایلی هەیە، ئیتر بەڕاستی بڵین ستایلی تازە تۆزێەوە لە جلی کوردی دەرەچێ، بۆیە هەر حەزم لە قەیمەکەی خۆمانە و کراس و کەوا و سەڵتە و ئیترە گەر دەسماڵ و شتیش زۆری حەزم لە دەسماڵە تا کۆڵوانش. ئیتر هەنێ بۆنەی تایبەتێ وەکو ڕۆژی هەڵەبجە ئەوە حەزەکەم یعنی سەر و بەست ببەستم و ئەو شتانە. زۆر سپاس بۆتە.